لەم گوندە جوانەوە سڵاوتان لێبێ ئێرە گوندی شیوەڕەزە کە سەر بە ناوچەی پشدەرە گوندێکی زۆر دەڕفێن و جوانە جا هاتوین لێرە بە دوای چوالەدا بگەڕێن چوالەی خۆڕسک چونکە چوالە دوو جۆری هەیە خۆڕسکی هەیە و چەندراویشی هەیە جا ئێمە دەچین خۆڕسکەکە دەدۆزینەوە ئەو چوالەیە زیاتر ئەو کاتانە دەردەکەوێت کە پلەی گەرما 15 بۆ 30 پلەی سیلیزی بێت هەروە بە چەندین قۆناغدا تێدەپەڕ یەکەم جار گوڵی هەیە دواتر گەڵا و چوالە و دواتریش دەبێتە بادەم سڵاوت لێوێ بخير باشي شوني باشي حال باشا والله شونا باشي حال باشا بخير بيا خوسة تشاو بخير بي فرمو خوش بي اخوا والله يلا من قندي شي ورس شونه وتوزا باسي ما بوكي لا بار حزقي وير لقما بلم كون انا خوشا بياسي بكي فرمو ايه قندي شي ورس شن مالا إيشتا حاليا لواني احتمالي هي 17 مال بزياترنيا اي بيشتر چند بو بيشتر تقريبا لواني 30 مال بو بلام إيشتا خەڵکەکەی ڕۆیوە بۆ شاری بۆ لەبەرەوەی مەکتەب و خەسەخانە و مەسەدەن بڵێن ئەوانە لە گوندەکەمان نەبوو مەکتەب نەبوو بەهۆی مەکتەبەوە خەڵکەکە باری کرد بۆ شاری بەڵێ بەڵێ نایەنەوە ئێرە بۆ هاوینانیش هاوینانیش وەڵای هێندێک ماڵ دێنەوە هێندەک نایەنەوە ئاوای تۆ بە خۆت هەر لێرە بووی بخۆمە من هەر لێرۆکانە بوو نەچی بۆ شاری نەچوم بۆ شاری ئەی ناچی حەزت لێ نەبچی لێ بچیت جای بەهاری چ لەم ناوەی دەڕوێ وەکو مەسەلەن جای بەهاریش کاردووە کەنگرا ڕێواسە کوڕات هەیە مەسەلەن جای کوێستانەکان بادامیشمان هەیە و چەقالەشمان هەیە و ئێوە پێی دەڵێن چوالە چوالە بادەم کامیانە چەقالە کامیانە بادام بادام ناوەکەشی شیرنە بەڵام چوالە بەس توێڵکەکەی شیرنە ناوەکەی تاڵە شیوەڕەس بۆچی پێڵن شیوەڕەس شیوەڕەس بەمعنە شیو یعنی دۆڵ یعنی خڕ بەڵێ ئەوەستا ئەوە شیوە ئەوە تەبانەوە شیوە ڕەزیشی لێن بەو ناوەیەوە ناویان لێ ناوە شیوەڕەس هەر لەوە هاتووە بەڵێ بەڵێ ئەو دەنگێک دێ لێرەوە چیەکەن لەوێ ئەوە وەستایە وەستای نەجاریەیە تەختەوداریە بەڕاست با بڕۆم سەرێکی لێ بم سڵاو لێ بخير بي يا اخوة سر تساوى كم واي وش تجوانا نامي خود درست كده والله دكانة دي شلون بابري والله بابا يا اخوة لا شو صاحبي بخير هلا كي ويش دكي والله لها شتاويك ورا بو مالكي خود شي دروس كردوا والله حموشت من دروس كردوا حموشتك اري والله بيشكي من الله كان حموشتك استاشم بيشكي من دالي ما يخون استا دم دالي كشد بي هر ماوا بتون اري والله وش دروسي عندك اري والله وش انا دايده فروشي أري والله دين بوي دين عالم الأخوة رابوديت لحمورة لا رانيا حازية ولحمو ديناي بوديت كان طبعا إيش دز جوازة مو كان إيش دز جوازة لو يكلا مصنع السيدان يوادي بينيت هذيك كبر أو يدي كديته بيودي جا قرصة ويش ماما نو والله قرص نبو من حزد ليه أري والله تاچان سال بقرني ودوا هرويش دكيوا هرويش دك ابو هرويش لو شي زقم لو بو شي بيش كنا اخ بوي خلق حزي ليش شكل لا بري بدليكي واني والله والله بتاكيد كم بيش اسا خلق بيش كي دنيا لا موديل نما موديل نما نا والله هم يدروا روكي دنيا راجي تو جارنا نو بيشكا وداشتكي شو بالوير برا جوستن دكدن اوش دروز دك اوش دروز دك او نما باو نما هيك يساويش بوته دايبي وطاو دايبي وتواو هيك والله كاميان باشترك برايتو شلون كاميان باشترك برايتو بالوركه دايبيك والله خو دايبيك بو سفروشتي حياته براستي خاينه دشي مالك من دال امين لهمشتك بلا او دمي لي امين ابو يقدقش من دال ميزي بهذا كدينا دبري تايدي يستقبلنا تواو اريب شي دي كيلواني تو دروس تذكردن جاراني سا موديليان نما وخلق وكو جاران نايبن زاويه شي زاويه نوينان او كونتر او وانكي نما تواو اي سا او شي او هم يبون قبط باش يسالك كيف باش مشي ثاني بولا قلوه تاعي اللي كان او رفيق خوته بدبا رفيقي خونا دبا دقوا خو شارع زا مالي لك شويه او تاع هرجياني خونا شارع زا
جوانە ماڵەکان هەمووی دیوارەکانیان کردو بە گەڵا و گوڵی جوان و زۆر جوان ڕازانوێتەوە چۆنی باشی چێکی ئەلێرەکانە بووم باشە بوو بەمنیان وت ماڵی پورە گوڵێ لەم ناوەیە کامەیە وڵا ئەو ماڵە پڕۆ بڵێ ئەو ماڵی پورە گوڵەیە بەڵێ ئەتە حەز لە چوالەیە بەڵێ لەکوێ هەیە چوالە چوارە لەسەری هەیە لە کوێستانێ بەڵێ دێ لەگەڵم بەڵێ لەماشە ڕازای پورە گوڵەش دێ ئەنەوە نییە بەڵێ چۆنی پورە گوڵێ باشی ئەحواڵت وەڵا باشم تۆ چۆنی خەریکی چی بووی خەریکی تیشان دێ لە شەساق بێخوا حەزت لە چوالەیە بەڵێ چینە چوالەی بەڵێ دێ لەگەڵم چوالەی زۆری لێ لە کوێستان خۆ بە خۆت دەچی جارجار دەباشە لەگەڵ کەیتر هەیە لەگەڵ خۆمان ببین کاکڕەسوو ئۆتەمام لێرێ دەباش لەگەڵ خۆمان دەبین دەچین حەزری تۆ ئێستا دەوەرە با بڕێن کوێستانی خۆشە ناوی چەم کوێستانە ئێرە قوڵە ڕەشی پێ دەڵێن قوڵێ ڕەش قوڵە ڕەش بەڵێ بەچی پێ دەکەین پورە گوڵێ خۆشە کوێستان نیە زوو دێ بۆ کوێستانی بەخوانیا بۆ ئەم لە کوێرەکەمە کوێستانە بەسارە ئەجاران دەهاتی زۆر ئاوە بە پێ حەزت لێ بودایە قوڵە ڕەشێ داهاتمە قوڵە ڕەش بۆچی پیاڵن قوڵە ڕەش نازانن وڵی نازانم هەر لە قەدیمەواروا بەم ناوەمەوە بیستوە حەزت لە شوالەیە چقالە دەدانی چوالوانم نەما دەدانم نەما بۆ بە سەوزای بچووکەکەی نەرمە دا پێم ناخورم حەزت لێ نیەشی ترش نەوەڵڵا بەس بۆ شەکرەوشت باشە ئەو گیانە هەمووی دەرمانن ئەرێ وەڵا تۆ تو زۆریان دەخۆی هەرێ وڵا هەر بەهار دێ بۆ خۆ دێ کوێستانی و دەبێەوە ئەرێ وڵا دەبەمەوە چی بوو فقارە کوا ئەوەتەوە ئەوە چقالەیە ئەو درەختانە بەریکە تو ئەوە ئەنجا لێرە خلە بینەوە بەخوا ئەوە با بچینە ئەو ڕێگای ئەو ڕێگا وەرە پورە گوڵێ وەرە هیچ ڕێگاکەی ناخۆشە بەڵام ئەوجا چوالە بەخوێەوە چەند خۆشە چی بوو ئەبێر داوە بێنە خوارێ ها پورە گوڵێ خۆش نییە بەخوێەوە چوالە ئەو دارە هەوا پێ دەڵێن ڕێگە زۆر ناخۆشە زۆر لێژە بڕە خوارەوە بە چۆن بێ گۆچانە تۆ یا ئەڵڵە وڵا دەوار بە ڕچکە وەرە ڕچکە و ڕچکە کام ڕێچکە دەوەرە پورە گوڵە پێشم کە وەڵا بخوان بە من بە دوای تۆ یاڕۆ چقالە و چویلکە و چوالە و لای مە پێ دەڵێن چقالە هەیە بادام هەیە بەڵێ ئەوەیان چقالەیە خۆڕسکە تۆ دەدانیشین وی 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 تۆ دەبات تۆ دانیشین ساحەتێ بکەین بەزاتی خۆڵی خلیسکێنەیە تەلانە تەلان شوێنەکەی زۆر خزە زۆر سەرە و ژێرە ئەم بۆ گۆچانە نەبێ ماڵم وێرانە ئەوە تۆزەکەم گرێتەوە ئەجا خۆستا پیر نەبووی تو گۆچانی بەکاردێنی ئەی چی بکەم ڕێگەکە زۆر زۆر ناخۆشە ئەو لێژایی و بەرزایی ماشەڵڵا پرەگڵی پێویستی نییە بە گۆچان خوشکۆ فێرە لە چەند ساڵی ئەوە دی بۆ کوێستان و بە دوای گیاوشت دەگەڕێ و زالەکەنجگەئان دەبووم هەر لە کوێستانم بۆیە ماشەڵڵاوە جوانی دێ هەر سەرە ئەو هەوای کوێستانە جااتی لە کوێستان چیت دەکرد ئەو کاتە مەڕم دەدۆشی و پەنیرن دەکرد و لە شیری مەڕەکان بە مەشکە دەتکرد مەشکە باش دەزانی خواردنوشت چی دەبرد لەگەڵ خۆت کە هاتیە کوێستانێک دا هەموو شتەکەت دەبرد وەکو چی خواردنەمانن هەموو شتێک دەبرد بریندن دەبرد و ڕۆنن دەبرد و سارن دەبرد و ماسان دەبرد خۆش اینجا لەسەر بەدار لێت دەنا
دوورترین ڕێ ڕۆشتبی چەند سەعات بە پێ ڕۆشتووی؟ وڵا 2 ساعت و نیو بۆ کوێستان 2 ساعت و نیو ڕۆیشتوم. لەوە زیاتر نەچووی؟ لەوەی زیاتر نەڕۆیشتوم. تا کوێ چووی؟ ناوی شوێنەکە چی؟ وڵا جا ناوی شوێنەکە بە سەر گوێنی چووم مەسەر بڵێن ئەو کوێستانی ئێرە چوارسی پێ دەڵێن. منتقەی قەندیلی ئەوی چووم بۆ لای گوێزێ. لەبانێ ڕاڕۆیم تا بانگە حەسری نەگەینێ بەسێ. ئۆی ئەهیلاک نەبووی؟ زیاتر هیلاک نابێت. چەندێک دانیشتی زوو دانیشتن؟ نەوەڵڵاه دانە دانیشتنی هەردا ڕۆیشت. جا چوالەش دوو جۆری هەیە ئەم خۆڕەسەکە ئەم خەڵکیشەیە دەیچێنێ. خۆڕەسەکەی تەندروستە. ئەویان کەی پێ دەڵێن چقالە ئەوەی دیکەی پێ دەڵێن بادام. بەڵێ بەڵێ بەڵێ. جا گەورەتریشە بادەم. بادام ئاوی زیاتری لەبەرەی خۆیان دەیچێنن. بەڵام ئەمەیان لە ڕووی زانستیەوە تەندروسترێکە ئەو جۆرێکە خۆڕەسکە. بەڵێ. بۆ زۆر نەخۆشی باشە. ئەوەیان شیرنیش هەیە و تاڵیش هەیە. زۆر ڕاستە شیرینیشی هەیە و تاڵیشی هەیە. بەڵێ. دەڵێن تاڵەکە بۆ شەکرەی باشە. تۆ شەکرەت نییە شکور؟ بەس ناوکی تێدا ناوکەکەی بە ناوکەی تاڵ دەبێت. ئەوە بەس ناوەکەی لێ دەربێنی تاڵ نییە. ئەوەی دیکەی ترشە؟ بەڵێ ئەوەی دیکە ساڵەن شیرین بەس من چوالەم هەرتم کات خواردووە هەر ترش بووە. چۆنیان ئەڵەن تاڵ و شیرینی هەیە؟ منی جوا خوێندمەوە چونکە هەروان نووسرا بوو تاڵ و شیرینی هەیە. تاڵ و شیرنەکەی ئەرێ وەڵا ناوەکەی لەگەڵ خۆی تاڵە. لێوەکەین شتێکی تێ نایە؟ ئەوە تورەکەی پێ. پورە گوڵە بۆ کوێ دەچی؟ ئەوێ لێ دەکەمەوە. لێرەش لێ نییە؟ مەسەرەوێ. بەکوێدا دەڕۆمەوە؟ وەرە پورە گوڵە مەڕۆ من بەجێ مێڵە منیش نازانم لە کوێ لەوێ دەکەمەوە خوشکێ بڕەکە لەوە بەربار ئەمە ئێرەش زۆری لێیە. ئاخر نار مەسەرەوێ. ئابی بچی سەردارەکەوانە دەچنە سەردارەکە. وە سەردارەکەی ئەوە دەچمە سەردارێ. خۆنە دەکەوی؟ ئەکەم ئینشاڵڵا. بێم؟ وەرە سەرێ توش. پورە گوڵێ وەڵایی زۆر ترسناکەمە. ئاو وای شوێنت خۆشە پورە گوڵێ؟ شوێنت خۆشە؟ کردوتە بە کورسی بۆ خۆ. ئەوڕۆ مریشکەکە لەسەرەوەیە. چێکە؟ مریشکەکە لەسەرەوەی دێ مریشکەکەم لەبە بکڕ. وێ بەسەر چاو. شێوەکەم لەبە ناگاتی. بەسەر چاو. خۆمات مەکرد بەخۆم بۆت لێنێم؟ بەخۆم بۆت لێنێم؟ مریشکەکەی تیم لەوە لێنێ. باشە بەسەر چاو. ئەترسم خۆش نەبێت دوایی بڵێوە چییە؟ بزانم گیفانە چەندی تایە؟ وی بەدان بەسەر مەگەڕ. هێندی پێوە نەهوێ سەرەکان پێوەن زۆر سەرەکەی. ئۆ زۆری تایە وەڵا. سوالی باشمان لێ کردەوە بزانم هی ئێمە زۆرتریا هی مام ڕەسوول و ناوچی بتۆ ناوەکەم دێتەوە چی؟ هۆگر. هۆگر بزانین هۆگریان مام ڕەسوول ئێمە ئەوە نەمان پڕ کردووە. شەوەندە پێکردووە. بزانم ڕێک بە قەدیەکە. وانە؟ ڕێک بە قەدیەکە. قەدەرێکردن. نانا پورە گوڵێ باش لێ کردوێتەوە. من تۆزە یارمەتیم یا هیچی وانە بوو بەخۆی بەتەنیا بوو بەزێوە هەردووتان پێکەوە بوو. ئاگات لێژ نەکە. ئەوە دوو بنەوە ئەمەش دوو بووین. آخر بەس من یارمەتیم نەدەدا زۆر. من نەمدەتوانین سەرکەوم تۆ بەسەر دەکەوتی. تەواو کەواتە ژنەکان بەهێزتر بوون. ناوە زانستێکەشی پێڵێن پرونوس دۆلسیس کە سەر بە خێزانی گوڵەکانە کە پێی دەڵێن ئەمبریۆفیتا. سوودی تەندروستی زۆر زۆری هەیە جادارەکە زۆربەی کات لە شوێنە شاخاویەکان دەڕوێ ئەو شوێنانی کە بەرزایی 600 بۆ 1700 متر بێ اینجا دەڕوێن اینجا کوردستانێکی کە لە وڵاتانی کە زۆری تیا دەڕوێ. چوارەکە خۆی چەنە گەورابێ زۆر گەورابێ؟ قەبارە زیاتر ئەگەر مەسەل پیر بێت قەبارەی زلتر دەبێت. بەڵێ لەنا ئێستا هەرێ پێشدا فەرێکی بچووکتریشە. بەڵێ وردە وردە زلتر دەبێت قەبارەی گەورەتر دەبێت. جا درەختەکەشی 4 بۆ 10 متر بەرز دەبێتەوە جاری وایە 12 لێرە دەگاتە 12. بەڵێ بڕۆینی سا لەگەڵمانی ئێوارەی بیخۆین. هەراوای دەخۆن. تۆزێک خۆی بۆ دانین و وانە لەگەڵ مەغریبێ ڕۆژی پێدەشکێنین.
ئەو سفرە ڕازاوەیە چەند کەس دروستان کردیا خۆت بەتەنیا وەڵی ئەم ڕەفقەکەم ئەو کچە کێ زۆرتری دروست کرد وەڵا کابانمان هەیە من نەمکردە زایستان درم پێ ناکرێت کابانمەیە کابانی چاکمان هەیە حەزت لە چ خواردنێکە زۆر وەڵای جامە زیاتر و ئاسەی دەخۆین حەزمان لێ خۆت بەردەوام ئەمە چوارە لە دوای ناخوارد نەخۆی وەنیا بەڵێ ئۆکەی بەڵام خۆی سفرەی ڕەمەزان بەردەوام ئەوە ڕازاوەیە خواردنی زۆر خۆشی دەستەرە جالەبەری زۆریشمان برسیە حەزەکەین زۆر بخۆین بەڵام ئەگەر بتوانیت چوالە لەگەڵ ناخواردن یان بیخێتە ناو زەڵاتەیە لەگەڵ ناخواردن بیخۆی یا پێش ژەمەکان ئەوە کات کە ڕێگری لە قەڵەوی بکات وە کێشدا ئەبەزێنێت لەبەرەوە گرنگە چوارە لەگەڵ خواردنیشا بخورێت دادەچینە لای دکتۆر بەدر تا لە ڕووی تەندروستیەوە پێتان بڵێ سوودە تەندروستیەکانی چوارە زیاتر چییە؟ ئەمڕۆ دەمەوێت باس ئەو جارە لە جیابەهاری نەکەم بەڵکو لە یەکێک لە میوەکان با بڵێن ئەو میوانێک کە بە خۆڕەسک لە ناتۆ شافاویەکان هەیە ئەویش باوی یان چوالە یان بادام ئەوە تەبعاً بە شێوەیەکی خۆڕەسک لە شاخەکان ئەڕوێتن تەبعاً خۆی دوو جۆری هەیە بە شێوەی سەرەکی تاڵی هەیە و شیرنی هەیە تاڵەکە بۆ چەند نەخۆشیێک بەکار دێنرێت کە ئێمە بەکاری دەهین بە بەردەوام یەکیان بۆ دابەزینی ڕێژەی شەکرا و هەروەها بۆ دابەزینی چاوریەکان بەگشتی و هەرە بۆ ڕێخستنی باولە پاڵەپەستوی خوێن کەواتە ئەوەی تاڵەکە بەو شێوەیە نابێت لە سێ دنگ زیاتریش بخورێتن بەس شیرنیەکەش مجموعەیەک با بڵێن کۆمەڵێک سوودی هەیە یەک لە سوودەکانی وەکو باوی تاڵ بە هەمان شێوە دەبێتە هۆی دابەزینی چاوری خوێن و هەروەها یەکی تر لە سوودە هەرە بەهێزەکانی ئەوەیەکەوە مێشتی ئەو کەسە بەهێز دەکاتن واتە وەکو بەهێزکەری مێشک بەکاردێنرێ بە تایبەتی ئینسان کاتێک کە سبەینان کە زوو لە زجی بسێتی یانە زجی ناشتا ئەو باوێ بخواتن و هەروەها لە بەرەوەی دەوڵەمەند بە ڕیشاڵەکان بۆیە وا دەکاتن کە ئەو کەسە دائیمەن مەسەلەن هەست بە قەبزی نەکاتن وەکو دەرچوونێکی ئاسایی کاریگەری هەیە و لەسەر سەروی هەمووشیانەوە کە یەکێکە لەو با بڵێن ئەو میوانەی کەوا کە دەوڵەمەندە بە چەندین ڤیتامین و مینەڕەڵ کە وەکو پاکەرەوەیەکی بەهێز بەکاردێنێت لە لاشەی ئینسان و هەروەها وەکو بەهێزکەرێکی بەرگری لەشیش بەکاردێنرێت و ئەگەر بین وەکو سەرچاوێکی خواردنیش بەکاردێت بۆیە باوی هەم خواردنە هەم دەرمانە بە هیوای لە ساغ و سەلامەتی بۆ هەموو لایەک.